ابن القيم لنونيكي خويا قسەیەکی زۆر زۆر جوانمان بۆ دێنێ لە بەیتێکە دەڵێ فلواحد كن واحدا في واحد أعني على سبيل الحق والإيمان دەڵێ گشت عیبادەت و پەرستشەکانت تەنها با بۆ ذاتی ئەڵڵا بێ هاوارکردن و عیبادەتکردن و خواپەرستیەکەت تەنها و تەنها با بۆ ئەڵڵا بێ لەگەڵ ئەڵڵا هیچ کەسێکی تر مەپەرستە گشت بەندایەتیەکەت تەنها بۆ ئەو زاتە بێ کە لە ڕووی نەبوونەوە تۆ هێناوەتە سەر ڕووی هەبوونەوە كن واحدا ببە بە یەک کەسێک ببە بە یەک شەخسێک خاوەن یەک دڵێک بە ئەو دڵت نیازی ناو دڵت مەبەستی ناو دڵت تەنها و تەنها با بۆ ڕەزامەندی ڕەب العالەمین بێ ئەو زاتەی ئاگای لە ترپەی دڵی تۆیە ئەو زاتەی کە خاوەنی دڵی تۆیە گشت کردەوەکانت با لەو دڵت تەنها و تەنها بۆ ئەڵڵا بێ اینجا فەرمێ و هەروەها لەسەر یەک ڕێگاش بە کەوە ئەو ڕێگایەیە واتە ئەو ڕێگایەیە ئەو ڕاستە شەقامەیە کەوا ڕاستە شەقامی حەق و ڕاست و دروست و ئیمانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بووە تەنها لەسەر ئەو ڕاستە شەقامە بڕۆ کە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم لەسەری ڕۆیشتووە نەک لەولاوە لەسەر ڕێگای ئیسلام بڕۆی ڕێگای عەلمانیەتیش بگریە بەر لەسەر ڕێگای ئیسلام بڕۆی لەسەر ڕێگای کوفر و شیرک بڕۆی نەک موسڵمانان لە خۆت ڕازی کەی منافقان و سیکۆلارزمان و بێباوڕانیش لە خۆت ڕازی کەی ببی بە هەزار ڕوو لەولا بەڕووی خۆت پیشان دەی لەولا بەڕووی خۆت پیشان دەی بتەوێ دڵی هەموو کەسێک ڕازی کەی بەڵام ڕەب العالەمین لە خۆت ڕازی نەکەی لە مزگەوت دابنیشی لە خوتبەیە لەسەر ڕێگای پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ئێستایە دوای ڕێک لە دوای خوتبەکە بچی لە حافلەی ئافرەتێکی گۆرانی بێژ بەشداری بکەی لە خوتبەکان و لە جێژن و سمیناری مسلمانانە لە یاد و بۆنەکانە بەشداری بکەی لە شوێنە خراپەکان و لە جەژنی کافر و مشریکەکانیش بەشداری بکەی ئەو پەروەردیگار ئەو جۆرە کردەوانەی ناوێ و